و سڵاو بۆ سەر جانی پێغەمبەر سەلام و ڕەحمەت بۆ سەر ئێوەی ئازیز و خۆشەویست ئازیزان خۆشەویستان لە پرۆژەی بەهای فەرموودە لە فقی فەرموودە گەیشتینە فەرموودەی پێغەمبەر فەرموودەی 133 کە ڕەسوول الله ئادابێکی تر لە ئادابەکانی خواردن و خواردنەوە و مامەڵە لەگەڵ یەکتریا بۆمان باسەکات کە لە ڕاستیان ئیسلامە پڕە لە ئادابی جوان کە فەرمێ ئینە ساقیە القەومی ئاخیروهم شوربەن ئەو کەسەی کە ئاو ئەدا بە خەڵکی ئاو بۆ خەڵکی ئەجێڕێ بە ئەو کەسە خۆی ئەخیر کەس ئاو بخواتەوە سەیری کە بزانین لە ئەم فەرموودەیەدا چ فقێکمان دەست ئەکەوێت چ فەلسەفەیەکمان دەست ئەکەوێت چێ پەیامێکی جوانمان ئاراستە دەکرێ یەکەم جوان دەرخستنی ڕێزی بەرامبەر لەم فەرموودەیە ئەوەمان بۆ دەرەخا کاتێک کە تۆ خواردن بۆ خواردنەوە بۆ خەڵکەکە ئەجێڕی ئەگەر لە کۆتاییە خۆت خواردەوە بەڵگەیەکی زۆر جوانە من لە دوای هەمویانەوە ئاوم خواردەوە احترامێکی گەورەم لە هەمویان کرد خاڵی دووهەم لە فقی فەرموودە لە فەلسەفەی فەرموودە ڕێزگرتنی بەرامبەر تەنها بە قەول نا بە فعلیش پێغەمبەری خوا پێمانە فەرمێ تەنها بەزار بە خێربهاتنێکی زۆر و دەربڕینی کۆمەڵێ وشە و تعبیری جوان جگەلەوە بە فعلیش دەری ببڕە کە من احترام لە ئێواگرم لە کۆتاییە خواردنەوەکە ئەخۆمەوە لە کۆتاییە ئاوەکە ئەخۆمەوە چونکە لە دوای هەمووتان ینی خۆم لە هەمووتان بە بچووتر دەبینم خۆم لە خوار هەمووتانەوە بینم خۆم لە دوای هەمووتانەوە بینم کە ئەمەش فقێکی زۆر گەورەیە لەم فەرموودەی ڕەسوول اللهدا فقی سێهەمیان بۆ هەموو کارێک ئادابێکی خۆی هەیە لەم ئیسلامەدا بە خواردن و خواردنەوە بە پۆشین و بە دانیشتن و تەنانەت لەبەر بە خێراتنی کردنی میوانەکانیشە هەر ئادابی خۆی هەیە ئەبێ ڕاچاوی ئەو ئادابە نەکەین بۆیە بەڕاستی ئەم پەیامە جوانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پەیامێکی ئەمەندە گرنگ و ئەمەندە جوان ئامێزە کە مرۆڤەکان وا ئەکات خۆشەویستی مەحەبەت حەز بە لای یەکبوونیان بۆ دروستە بێ کاتێ میوانە دێ بۆ لای تۆ ئەگەر بەو شێوێ ڕێز و احترام یەگری جارێکی تریش ئامادەیە بێتەوە و کاتێکیش دەڕواتەوە هەم ئەو دەرسی لێوەرەگرێ هەم ئەو کرێ لە مەجلیسێکا باسیکە هەم دەکرێت لای مناڵەکانی باسیکە لە سەروی هەمویانەوە دڵیشی خۆش بوو بەم احترامە فعلیەی تۆکە لە بەرامبریە گرت بووت خاڵی چوارەم و کۆتایی لە فقی فەرموودە بەڕاستی ئادابەکانی ئیسلام کۆمەڵی ئادابی عەقلی منطیقین کاتێ هەر ئادابێک لەو ئادابانەی لە فەرموودەکانە هاتووە دیراسەیەکەی ئەزانی بەڕاستی زۆر منطیقیە زۆر عەقلیە زۆر عەقڵگەراییە زۆر ینی کۆمەڵایەتیە بەدەر لەوەی تۆ باسی دین و باسی ئەوە بکەی ئەمە دین وا فەرمێ لە ناو کۆمەڵگەی ئێمەشە ضرورەت و پێویستیمان بەوە هەیە برادەری و خزمایەتی سەردانی و میواندارەتیمان پێویستیمان بەم ئادابانە هەیە بۆی بەردەوام بێت برادەریمان خزمایەتیمان میواندارەتیمان سەردانیەکانمان مەحەبەتەکانمان بەردەوامتر بێ با بەگوێی ئەم فەرموودانەی پێغەمبەری خوا بکەین کە خواردن و خواردنەوە لە دوای هەمویانەوە بخۆین بۆ ئەوەی تعبیری بێ من نەک بە قسە ڕێزم لێگرتن بە کرداریش هەر ڕێزم لێگرتن وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوهو